نونەرە ئەمریکا دنەتەوەن یەکگرتی دا ساڵڤەگەرە دەهانیا شۆڕەشە سووری دا داخوایانیەک بەڵاف کرد. لیندا توماس گرینفیلد دا داخوایانی دەگوت بەری 10 ساڵان خۆپێشاندەرێن ئاشتیخواز بەرەوانیە دبەرخە و دیموقراتیەتێدا کرن. رژیما سووریێژی بەرسڤاوان بە تانک برمیلن تەقینەر چەکن کیماوی و قەدەغەکردنا ئالیکاریین مرۆڤی دە چارچۆڤەیە هەلمەتا برچیبوون و خۆرادەستکردنێدا دا هەروەها رێژیم بدەهەیە هەزاران جوان گرتن بە شێوەیەکی پلانکری ئەو ئێشکەنجەدان. لیندا توماس گرینفیلد دا داخوایانی دەگوت کۆبوویە دەما بهیستنا دەنگێ گەلێ کورد نەخاسم ژنین سووری لیندا سەربار کرد کۆبوویە دەما ئەم بکهێژن چارەسەریەکە سیاسی ڕاستەقینە و ئەو ڕێیە تەکانەیە داکو ئاشتیا هەردەم جێگیری ئەو لە هیچ گەلێ سووریرە وەرە پەیدا کردن.